بە ئامادەبوونی سەرۆک و جێگر و ئەندامانی یەکێتی تۆپەی کوردستان و نوێنەری یانەکان کۆبنەوەی هونەری خولی نایابی کوردستان ئەنجام درا. یەکێتی تۆپەی کوردستان لەگەڵ بەڕێوەچوونی خولەکە بوو بە شێواز یەک کۆمەڵە و دوو قۆناغ، بەڵام بە بیانی و قەیرانی دارایی و سەختی بارودۆخەکە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا 11یانە لەگەڵەوەدا بوون خولەکە با دوو کۆمەڵە ئەنجام بدرێت. هەر بۆیە یانەکان بەسەر دوو کۆمەڵە دابەشکران، لە هەر کۆمەڵەیەک سێیانە دەگاتە قۆناغی کۆتایی و دوویانەش دادەبەزێت بۆ خولی پلەیەک. ڕۆمە بڕیارمان بەڕاستی وادا بوو کە بیتە یەک کۆمەڵە بە دوو قۆناغ بەڕێوە بچی، بەڵام زۆربەی یانەکانی کە لە نیوەی زۆریان زیاتر بوون داوایان کرد کە ببیتە دوو کۆمەڵە و بە دوو قۆناغ بەڕێوە بچی. ئێمەش لەسەر ئەوەیوان ڕاستبەردان بڕیارماندا کە بە دوو کۆمەڵە بڕوە بە دوو قۆناغیش بڕوە، بەڵام ئەوەکانیشمان دابەشکردیانەکانیشمان دابش کرد، یعنی هەر کۆمەڵی بووە هەشت یانە لە هەشت یانە بەڵێ لە هەر کۆمەڵی دوو یانە دادەبەزێ و دوو سێ یانەش بەسەر دەکەوێویش دەبیتە شەش یانە. ئەو شەش یانەیە لەگەر یەک دەکەن بە دوو قۆناغ، بە یەک کۆمەڵە دوو قۆناغ یاری لەگەر یەک دەکەن. لە کۆمەڵی یەکەم برایەتی و هەولێر و شێروانە و سۆران و سیروانی نوێ و چەمچەماڵ و هەڵۆ و زێرەفانی بوونیان هەیە و لە کۆمەڵی دووەمیش دەربەندی خان و هەندرێن و زاخۆ و نەورۆز و پێشمەرگەی سلێمانی و ئاڕەڕات و دوهۆک و پێشمەرگەی هەولێری لەخۆ گرتووە. بەڕاستی تیرروپشەکە زۆر بەڕێکی ئەنجامدرا، یعنی ئەوەی تەوقعمان کردوەرەوە بوو نەدەکراش بە جێرەی جوغرافی بکرێتن کە دەبوو دەوری محافظ، یعنی ئەوە ناخۆش بوو. ئێستا زۆر باشە ئەمە لە ئەوڕۆوە دەست بە مەشقەکان دەکەین بە خولی کوردستان و تیپەکی گەنجماندانە. ئینشاءڵڵا بە هیوای ئێمە هەدەفمانەوەی چەند یاریزان بەسەرکەی بۆ توپی عێراقی. ئێستا 6 یاریزانمان بەسەرکەتیە، ئەو ساڵی شەوڵ دەدەین 3 یاریزان کەەوە بەسەر بێخین بۆ خولی عێراقی. ئەمن بە بتوڵەی دادەنێم بە خولی دانانێم لەبەر ئەگە خولی عامبایە دەبوو دەورێکی عام عەدالەت شتێدا دەبوو. بەس ئەمە وەکو پێشمەرگەی هەولێر سیروانی نوێ پێشمەرگەی سلێمانی دەربەندی خان ئەو چار نادیە ڕێیمان لەسەر بوو کە ببتە خولی عام، بەس بەداخەوە بە زۆرینەی دەنگ بڕیاریاندا وە لە دوو کۆمەڵەکەش عەدالەتی تێدا نییە. لەبەروەی مەجموعەتی زۆر بەخۆتە مەجموعەتی لەگەڵ ڕێزم، یعنی من لە فەریقاندی کەم ناکەمەوە، هەم لە مەجموعەکەیمەش دوو فەرقەدا دەبەزی، هەم لە کۆمەڵەکەیدی یەک فەرقەدا دەبێت، یعنی لەوەش عەدالەت تێنە. بەس ئەگەر خولی عام بایە هەم عەدالەتی تێدا دەبوو هەم بەرژەوەندی یاریزانەکەش دەبوو. ئێستا بۆ نمونە مەسەڵەن بە 3 مانگ خولەکە تاوا دەبێت، ئەگەر خولەکە بە عام بایە 6 مانگیش دەکات هەم یاریزانیش استفادەی دەکرد، هەموو ڕستکە یاریزانەکان دوانیش باشتر دەبوو. یاریەکانی خولی نایابی کوردستان 26 مانگی داهاتوو دەست پێ دەکات و دوای ئەنجامدانی 14 هەفتە بە هەردوو کۆمەڵە 6 یانە دەگەنە قۆناغی کۆتایی و 4 یانەشدا دەبەزن بۆ خولی پلەیەک. هەریانەیەکیش بۆی هەیە 3 یاریزانی پیشەگەر بگوازێتەوە ڕیچەکانی و 2 یاریزان یاری پێ بکات. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.